بینرانی بەڕێز خۆشەویستانە مەمکاتتان باش لاڵقەم جارێ بەرنامەکەمانە گفتوگۆکەین سەبارەت بە پرسێکی گرنگ ئەوێش حکومڕانی ئیسلامی سیاسیە بەسەر وڵاتاندا و ئەزمموی میسر و 6 مانگ لە ئەزمموی حکومڕانی خوا مسلمین بەسەر میسر وەکو بابەتێک بۆ گفتوگۆکردن ئێمە لەم بەرنامەیە ئەپرسین ئایا ئەزمموی حکومڕانی ئیسلامی سیاسی بە شێوەیەکی حتمی ڕێگایەکە بۆ دروستکردنی دیکتاتۆری و تاکڕۆی و خۆسەپاندن بەسەر کۆمەلگایە یان بە پێچەوانەوە ئەزمموونێکە هەمیشە ئەگەری ئەوەی تێدایە خۆی بگونجێنێت لەگەڵ ئازادی و مافەکانی مرۆڤ و ڕێز لەدات بەوەری کۆمەڵاتی و ئازادی مرۆڤ بگرێت. ئەو ڕووداوانەی لە گۆڕەپانی تەحریردا ڕوو دەدەن لە دوای 6 مانگ لە حکومڕانی ئیخوان مسلمین بەسەر وڵاتی مسردا ئەومان پێ دەڵێن کە ئەم حکومەتە لە دوای 6 مانگ بەرەو خۆسەپاندن و یەکلایکردنەوەی دەسڵاتەکان لە بەرژەوەندی گروپێکی دیاریکراوی سیاسی هەنگاو دەنێ وەلادانە لە ئامانجەکانی شۆڕش یان بە پێشەوانەوە درێژکراوەی ئامانجەکانی شۆڕشە و دەنجی ئەو کەسانەیە کە شۆڕشیان پێکهێناوە. ئەگەر بەهاری عەرەبی لە میسر و تونس و وڵاتانی دیکەدا کاریگەری گەورەی لەسەر ڕەوشی سیاسی و کۆمەڵاتی هەرێمی کوردستان هەبوو بێ ئەو خۆپیشاندانەکانی ئێستای گۆڕەپانی تەحریر و ئەو گرفت و ئەڵۆزیانەی لەم دوایانە دەهاتۆ تا ئاراوە چ کاریگەری و جێکەوتەیەکی لەسەر هەرێمی کوردستان دەبێت. بۆ گفتوگۆکردن سەبارەت بەم بابەتە و ژمارەیەک پرسی دیکەی پەیوەست بەمە میوانداری هەرێک لە بەڕێزان فاتح سەنگاوی تۆژەر لە بواری فکری ئیسلامیدا و محسین کەریم ئەندامی سەکردایەتی حیزبی کۆمۆنیستی کرێکاری کوردستانمان کردەوە بەخێرهاتنی هەموو لایەکانەکە بەخێر بێن. کاک محسین پرسیاری یەکەم ئەوەیە پرسیاری گرنگ ئەوەیە تا چەند پێت وایە لە سایەی ئەزمموی حکومڕانی ئیسلامی سیاسی لە دنیادا بەتابەتی لە دوای بەهاری عەرەبی ئەو گۆڕانکارانی لە ناوچەکەدا ڕووداوە ئەگەری بیناکردنی جۆرێک لە حکومڕانی هەیە کە تا ڕێز لە ئازادی و لە مافی مرۆڤ و لە دادپەروەری کۆمەڵایەتی بژیرە. سپاس ڕاستێکی من پێم وایە کە حکمی ئیسلامی سیاسی ناتوانێت ڕێز لە مافی مرۆڤ و لە دادپەروەری و لە یەکسانی نێوان ئینسانەکان بگرێت. لەبەرچی لەبەرەوەی کە بیر و باوەڕی ئیسلامی سیاسی خۆی ئەساسن لەسەر تەفزیلی بەشێکی کۆمەلگا بەسەر بەشەکەی ترا یاوە. مەسەن ئەو ناتوانێت ئەو مەفهومەی کە هاوڵاتی وەکو هاوڵاتی وڵاتێک ناتوانێت بیبینێ بەڵکو لەسەر ئەساسی ئینتیمای فکریان ئینتیمای عەقیدەتی و ئایدۆلۆجیان و ئینتیمای ئاینیان مافی ئەوان دیارەکە. بۆیە بە بڕوای من ئیمکانی ئەوە نیە کە مۆدێلی ئیسلامی تەجروبەی هینیشمانێت تەجروبەی ئێرانمان هەیە کەەوە 30 ساڵ حکومە کاوەزانیت بە حکمی ئاگر و ئاسن و قەتڵ و ئام و ئەعدام و کوشتار و ئەمانە ئەم حاکمەتی بەسەر خەڵکی ئێرانە سەپاندووە. لە میسر وەکو خۆشی باس کرد 6 مانگە مرسی هاتت سەر حکم بەحساب بەڵام هەر ئێستا بینی یەکەم قراریەوە کە ئەوێت قراری خۆی بخاتە سەر و هەموو دەسەڵاتەکانەوە و لە ڕاستیەکەی خەریکە هەمان ئەوەی کە دەسەڵاتی میسر بە بڕای من بۆژوازی میسری دەسیە مرسی خەریکەوەی بۆ تەمینەکە بە شێوازێکی تر و ئەم جار ناو شۆڕشەوە لەبەرەوەی ئەم بڵێن ڕێک وەکو جمهوری ئیسلامی حزبی ئیسلامی لە دەورانی شایە لە ناو شۆڕشا بوون وەکوان ڕەوتێک لە ناو شۆڕ هاتن بەڵام سەرکوتی شۆڕشیان کرد. ئەمەی بە بڕای من ئەمەی ئیخوان مسلمیش لە میسرا ڕەوتێ بوو کە بە ناحەق چوە ناو بەرەی شۆڕشەوە بەڵام ئێستا مەئموریەتێک تەواوەکە کە حسنی مبارەک بۆی تەواو نەکرا نەی ئەتوانی بیکە بە حکمی ئەو هەیەجانە شەعبی ئەو شۆڕشەی کە لە بەرامبەر دەسەڵاتیەوە هەبوو. من لەو وەکو تەجروبەی واقعیش مەسەن توانین بگەڕێنەوە بۆ سوودان بۆ هەموو سعودی ئەمانە کە بە جۆرێک کە مادەم شەریعە و قەوانی ئیسلامی حکم کات دینی هەموو دینێک و بەتایبەتی ئیسلامی سیاسی بە بڕای من پێچوانێت لەگەڵ بنەماکانی مافی مرۆڤ بنەماکانی یەکسانی بنەماکانی عەدالەت بنەماکانی بەڵام کاک محسین ئێمە ئەتوانین ئەوە سەرنجی ئەوە بدەن لە وڵاتێکی وەکو میسرا ئیخوان مسلمین لە ڕێگەی دەنگدانی هاوڵاتیانەوە و چەندان ملیۆن ئینسان لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە ئیرادەی خۆی دەنجی خۆی بەم هێزە سیاسی بەخشیوە و ئەمەش لە تەواوی وڵاتانی دیموکراتیەوە لە وڵاتانی کە ڕێز لە ئینسانەگیرێ ئەو مافە بۆ هێزە سیاسیەیە کە حکومڕانی ئەم وڵاتە بکە ئەمە بۆ پێمان ئەڵێ کە ئەم هێزە سیاسیە ناتوانێت ڕێز لە ئازادی ئینسان بکرێت. ئەمن نێکش بڵێم لەسەر جارێ بەر ئەوەی کە بەشداری کە لە انتخابات لە میسرا ڕاستەکەی پێم وایە لە 146 خەڵکی میسر بەشداری کرد یعنی لانیکەم لە 150 بەشداری نەکردو. ئەمە یەک دووهەم مرسی نوێنەری لە 146 نیە هێشتا ئەو پێما گەر دقیق بم لە دەوری لە 123 دانکانیەنەوە یعنی ئەم لە 123 کۆمەلگا دەنگی پیاوە ئەگەر بێتە سەر قیاسیکەی بۆ شعبی میسری کە 80 ملیۆنە ئەو لە 123 دانکانی بەڵام ئەمە دیموکراسی هەروایە خۆی ئەمە یەک دووهەم جا من مشکلم لەگەڵ خودی ئەو سیستمی دیموکراسیەیە کە ئیرادەی خەڵک تەنها لە 4 ساڵ جارێکە بۆ چەند ستانەیەک لە دەنگدانە ئەبینێ منەڵم ئیرادەی خەڵک ئەبی هەموو ڕێ پیادە بکرێت چۆن لە هەلومەرجی شۆڕشا هەر ئێستا لە میسرای بینی خەڵکی میسر هاتن سەر جادە هەموو ڕۆژێ دیارە بە شوەی مزاهرات بە شوەی هێجناتی شعبی
یەخی دەسەڵاتدەگرن و هاتوون ئیرادەی خوان جێبەجێکن بە بڕای من میکانیزمێک دەتوانێت تەمینی دەخالتی ڕاستەخۆی خەڵکە بەشداری ڕاستەخۆی خەڵک لە سیاسەتاوێ کە دەتوانێت میکانیزمێک کە حیسابتە هەموو زۆر سپاس کاک محسین کاک فاتح تێگەشتنی بەڕێزت بۆ ئەمە چیە یەکێک لەو ڕخنانەی کە لە حکومڕانی ئیسلامی سیاسی لە تەواوی دنیا ئەجیرێک ئەویش ئەوەیە کە ئیسلامی سیاسی هێزەکە لەسەر بنەمای عەقیدە و بنەمای ئاینی دامەزراوە و لەسەر ئەساسی ئەوەش پۆڵێنی هەوڵاتیانەکە دەک لەسەر ئەساسی مەبدەئی مەواتەنە و لێرەشەوە گروپێکی دیاریکراوی کۆمەلگا خۆی سەپێنێ بەسەر تەواوی کۆمەلگا حکومڕانەکە ئەممان پێڵێن بەناوی خۆی گەورە و میهرەبان دیارە من تاو پێچوانم لەگەڵ کاک محسینە لەو بابەتە من وازانم ئاینەکان بە شێوەیەکی گشتی و ئیسلامیش بە تایبەتی بۆ پیادەکردنی دادگەری هاتووە خۆی گەورە فەرمان بە عەدلەکە ئین الله یەأمر بالعەدل والإحسان ئەمە بنەمایەکی سەرەکی ئیسلامەوە پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ بۆ ئەوە هاتوون کە ئەن یعبدوا الله واجتنبوا الطاغوت یەک لە معناکانی تاغوت یعنی لادانی ستەمکارەکانەوە ئەوەیە کە مرۆڤەکان ڕزگار بکرێت لەوەی کە بە شێوازێک لە شێوازەکان بچەوسێنێنەوە لە بەردەم ستەمکارەکانە ئەمە لەلایەکی تریشەوە جارێەوە زۆر ئێمە بڵێ بڕیار بدەین لەسەر شکست یا سەرکەوتنی ئەزمموی میسر شوکەوە لە سەرەتادایە بەڵام ئەوەی کە ئەو ئەزمونانەی پێشووتر هەبووە ئێمە لە جیهانی ئیسلامیەوە لە سەردەمی نوێ و ئەزمموی ئیسلامی سیاسی چەند نموزەژێکمان هەیە کە هەندێکیان من نامێت گوڵی داکوکی لێ هەندێکی گوڵی جۆرێک لە فەشەلی هێناوە کاتێکە باسی ئێرانەکرێ بەڕاستی تەفزیلی جانبی گوڵی تائیفیەت و شیعیەت ئەوە زەربەیەکی گەورەی لێدا کاتێکە لە سوودانە با بڵین تەفەتوتی دابەشبوونێکە لە ناوخوا و کۆمەڵە شت کە جۆرێک لە عسکەرتارێت و کە کۆمەلگانیان بەداخەوە تا ئێستا باوە زیانێکی لێدا بەڵام هەندێک نەمازجی تریشمانەیە هەندێک نمونەی تریشمانەیە توانین بڵین نمونەیەکی ئیسلامین بە جۆرێک لە جۆرەکان سەرکەوتنی بەدەستیانەوە وەکو مالیزیایەکێکە لەو وڵاتانەی کە حزبێکی ئیسلامی و کەسێکی وەکو دکتۆر مەهاتیر محەممەد توانیوێتی لە کۆمەڵگەیەکی فرەنەتەوە و ئتنی و دینی و ئەوانە جۆرێک لە ڕوویەکی تری ئیسلامی شارستانی حەزاری پیشان بدا و خزمەتێکی گەوری کردو ئیسلامی سیاسی نییە بەو فۆرمە ئایدۆلۆژی کە لە وڵاتە عەرەبیەکانە هەیە ئیسلامیە بەڵام ئیسلامی لە هەر شوێنێکە ئەتوانین بڵێ بە پێی کۆمەلگەکە جۆرێک لە فۆرمی خۆی وەرەگرێ تەنانەت داد و گەشە پێدانی تورکیا لەگەڵەوەی سەرنجمان هەیە لەسەرەوەی لە ڕووی قەومیەوە ئێمە کۆمەڵە گرفتمان لەگەڵیا هەیە لە ڕووی هەلکردنی و کێشانەوە بەڵام جۆرێکە لە ئیسلامی سیاسی و بە نموزەجێکی تورکی توانیوێتی خزمەتێکی گەورەی کۆمەلگە بەرەو پێش بە و جۆرێک لە زیاتر لە ئەلمانیەکانی پێشوو و لە هەموو ڕەوتە لە چەپ و ڕاستەکانی مێژووی تورکیا خزمەت بە کۆمەلگەی تورکی بکە ئەمە جۆرێکە لە ئەزمموونێکی سەرکەوتووی ئیسلامی سیاسی کەواتە ئیسلامی سیاسی خۆی لە خۆیدا کۆمەڵی ئەزمموی مرۆیە بەگەڕانەوە بۆ مەرجعیەتێکی ئیسلامی و توانێتی خزمەتی ئەو کۆمەلگایانە بکە بەنسبەت ئەوەی کە ئێمە لە میسرە بەڕاستی ئێمە بێت تێبگەین لەوەی کە ئیسلامیەکانی ئێوە بەتایبەتی ئیخوان دوای نزیکەی 70 ساڵ چەوسانەوە و بەرگەگرتن و ڕاهاتن لەگەڵ ئەو زوڵم و ستەما پەنان نەبردە بەر ئەوەی کەوا بۆڵێ عونفێک بەکار بهێنن لەوانەیە شتی جزئی بوو بێ لێرە و لەوێ بەڵام ئەوە بەخۆی گەورەترین مەدەنی بوونە لە بەرامبەر هەموو ئەو دەسەڵاتە دیکتاتۆرانە و هەموو ئەوانەی کە بە هەموو مانایەک کە خەڵکانێکی زۆر بە هەزاران کەس 20 ساڵ و 30 ساڵیان لە ناو سجنەکانە بەسەر بردو هەموو مافێکیان تا ڕادەیەک لێسەنرا بووە دواتر بە هەندێک ڕێگەی قانونی جۆرێک لە چوونە ناویان هەبوو بۆ کۆمەلگا ئەمانە جارێکی دێنەوە سەرساحەکەەوە دەرفەتیان بۆ ئەڕەسێ و ناشکرێ ئێمە جارێک لە پێشە زۆرکردن لەسەر مرسی شتێکی ترم کاک محسین ئەو ئاماژەی کاک فاتحدای ئیسلامی سیاسی فۆرمی جیاوازیە هەر لە قاعیدەوە بیگرە تا ئیخوان مسلمین و تا داد و گەشە پێدان یعنی ئیمکانی هەیە لەژێر سایە فۆرمێکی میانڕە و شێوازێکی کراوەی ئیسلامی سیاسیە حکمێکی مەدەنی ئازادی خواست بینا بکرێ وەڵامی تۆ بۆ ئەمە چی زین چۆنە بە بڕای من ئەو دوو نمونەی هێنا نمونەیەکیان مالیزیا و نمونەیەکیان تورکیا بوو لەوە باشتر کاک فاتح نمونەی تری نەبوو مەسەن بەڕای من ئەو مەسئولە لە بەرامبەر جمهوری ئیسلامی مەسەن 30 ساڵە نمونەی تر ئێستا ئێمە سەرەتایی باڵین بەهاری عەرەبی کۆمەڵە نەمازەجمان هەیە نموزەجی تورکیمان تونسیمان هەیە کە هەنگاوێکی باشی بڕیوە چەنە کاتەکە کەمە نمونەی مشارەکەی ئیسلامیەکانمان هەیە لە مەغریبی عەرەبیە کە هەنگاوێکی باش چوونەتە پێشەوە زۆر سپاس بەڵێ زان چۆن وەکوتم ئەم دوونەی تریش بەڕای من جارێکیان لەو لە ئۆپۆزیسیۆنەوەی مەغریب باسیەکات
تونسي لە دەسەڵاتانە لا يزال لە دەسەڵاتانە لە وەزیران لەوانە عفو لە تونسیش زای چۆن لا يزال مەلیک لەوێ حاکمە ئەوە مەسەن نیت دەسەڵاتی ئەسڵی دەسێوانێ لە تونسیش ڕاستەکەی تۆکو وەسفەکەی بەڵام لە تونسا ئەو ئازادی کە خەڵک بەتابەتی ژنان لەژێر سای زەیدن عابدینە هەیبوو کە خەڵکی تونس ڕاویانە بەداخەوە ئێستا ژنان و ئازادیان لەژێر حکمی نەهزایە ئەوە حقەتێکەوە زۆر بەواسەیە بینێ ئەمە ئەولانی وتم دوو نمونەی جمهوری ئیسلامی ناتوانانی ئیسلامی سیاسی ناتوانێت خۆی بە دوور بگرێت بڵێ ئەمایان هیچ ئەمان غەڵەتی کردووە جمهوری ئیسلامی لەسەر قەتڵ عامی 100,000 ئینسانی چەپ بارمەتی خۆت ڕەنگە نمونەی تۆ بارمەتی خۆت ئەمە پێت بڵێ ڕەنگە کۆماری ئیسلامی ئێران لای بەڕێزیشت و لای کاکفاتیحیش جگەی تێبینی و ڕخنە بێت و ئاماژەشی بکەن بەڵام باس لەو نموزجانەی تری ئیسلامی سیاسی کە فۆرمێکی مەدەنی و دیموکراتیان لە حکومڕانی پێشکەش کردووە بە نمونە تورکیا و مالیزیا من لەسەر تورکیا قساکەم زۆر ئیطلاعم لەسەر مالیزیانیە بەڵام لەتوانم لەسەر ئەسڵی ئیسلامی سیاسی قسەکەم لەسەر تورکیا نمونەی دەسەڵاتی تورکیا چییە؟ تورکیا دەوڵەتێکە من وتم ئەم دەوڵەتی بۆرژوازی تورکیا لەسەر ئەساسی چەسانەوەی چینی کرێکای تورکیا و ئەو ئیسلاحی کە فاتح باسی کات من باش ئاگاداری وەزعی تورکیام دیارە ناسیۆنالیستەکانی تورکیا لە ماوەی 70 ساڵ حاکمیەتیانە نەیانتوانی بە ئایدۆلۆژیای ناسیۆنالیزم و ئەتاتورک بتوان ئیداری اقتصادی ئەو کۆمەلگا بکەن و ئەمە پرۆسەی شکستی پرۆژەکەی ناسیۆنالیزم لە منطقە دەمێکێت ناسیۆنالیزمی عەربی دەستی پێکردووە ناسیۆنالیزمی تورکی دەستی پێکرد و ئەو هات باڵین حیزبی دادوگەشەپێنەوە وەڵامدانەوە بە تەتەوەرێکی اقتصادیە بە باشبوون و ئیسلاحێک لە اقتصادی بۆ ژوای تورکیا هەنگاوێکی ناوتە پێشەوە بەڵام کاتێکی بەراوردێکی لەسەر مافی ئینسان ئایدۆلۆژیای پارتەکەیە زین چۆنە خەڵکی تورکیا هاوڵاتی تورکیا ئازاد نییە وانە کاڵی ئازادی هەیە و مەسەن خەڵکی کوردزمانی تورکیا خۆتان ئازان چۆن چەسانی بەرامەکە چ جەریمەیەکرێ مادەم سیستمێک نیزامێک بە هەر شوێک دیفاع لە چەسانەوە بکە ئەو دەسەڵات و دینە دژی خەڵکە دژی هاوڵاتیانە من ناتوان مەسەن ئەو بنونێ باسە کاڵامە دەسڵاتی دادو گەشە پێدا نموزەجی سەرکەوتووە لە پەیوەند بە خەڵکی تورکیا وانە لە پەیوەند بە خەڵکی کوردستان زۆر وازەحە هیچ کەس ناتوانین کاری کە ڕەنگە گەر باسی ناوخۆی تورکیا کوێن زۆر ئینسان ناتوانێت نموزەجی زۆر واز و شەفاف بە بەڵام سەر کوردستانی تورکیا زۆر وازەحە بۆچی قسەی کورد ناتوانێت حەلکە بۆ 15 میلیۆن هاوڵاتی کوردزمان لە تورکیا بەناوی زین چۆنە هاوێت مۆریکی لیاوە وەکو پەکەکە وەکو تیرۆزینەکە و ئامادە نییە یعنی ڕاستیەکەم هەر ناسیۆنالیزمی عەزەمەت تەڵەبەکەی تورکیا لە ژێر ناوی ئیسلاما کە ئامادەیە مافی حقوقی مواطنە بۆ هاوڵاتیانی کوردزمانی خۆی هینکە بەڕای من نمونەی ئیسلامی سیاسی ناجح نەبووە فاشلە بە معنایەکی تریشی ئیسلامی سیاسی دیفاع لە طبقەیەک لە مجتەمەعا طبقەی بۆرژوازی و ئەوەشی کە لە میسرایەسە ئاگوزارێ بە بڕای من مرسی وتم مأمورەتی هین تەواوەکە حوسنی بارک خەریکە ئەم ئیجراتانی کەیکا ڕاستەکەی بۆ سندنەوەی ئەو ئازادیە کە خەڵکی میسر بە شۆش و بە قوربانی بەدەستیانەوە ئێسش لە ئازاد شەڕی بۆ ئەەکەن ئەو استیبدادی کە ئەو هین بۆین تەواو نەکرانەی توانی سپەرسجا بگەێنێ لەژێر ناوی دەنگی خەڵکە جارێککە بەسە خەکە بیسەبێنەوە بەڵێ زۆر سپاس زۆر سپاس دەکەم کاک فاتح جگە لەو لە میسانی ئەزمموی تورکی کە هەندێک کەس بە دیوێکی تی ناسیۆنالیزمی تورکی ئەبێنن ئێمە ئەوەی کە خەڵک بێ ئەمەلەکە لە ئەزمموی حکومڕانی ئیسلامی سیاسی کۆمەڵێک نموزەجی ئیسلامی سیاسی لە ئەفغانستان بۆ ئێران بۆ سعودیا بۆ سوودان بۆ کۆمەڵێک ئەزمموی دیکە کە هەموو ئەم ئەزممونانە لەسەر حسابی لێدانی ئازادی ئینسان بووە بەپی ڕای زۆربەی تۆشەرانی ئەم بوارە چۆن دەکرێت خەڵک باوەڕ بۆ بکە ئەزممونێکی جیاواز لەمە لە کاتێکە خەڵک لەسەر ئیسلامی سیاسی کار بۆ جێبەجێکردنی شەریعەتەکە وانە؟ بەڵێ طبعا سەرنجێکی بچووکم هەبوو ینی مەسلەی کورد لە تورکیا ینی ئێمە ئەگەر بەراورد بۆکەین چارەسەری کێشەی کورد بووە نەبووە و ئێمە داکۆکیەکەین وەکو کەسێک کە ئێمە لە کوردستانی ماڵی بەڵام ئایا بەراوردی بارودۆخی کورد پێش دادوگەشە پێدان و ئێستا وەکو شەو ڕۆژی ینی بەڕاستی فەرقە ینیەوە کەس ناتوانێت نکولی لەوە دادوگەشە پێدان باخێری ئەزای چۆنە بەرهەمی کورد خۆی تێدایەوە لە هەمان کاتشە ئەو کرانەوەی ئەوان ڕخسەتم بە ئەو مەزای ئەو وەزای کێسە لە کوردستانی تورکیا ڕوویاوە ڕاستەکەی دوای ئەوەی کە عەبدوڵڵاو گیرا و حرەکەی چەکداری کوردی بە جۆرێک نەیتوانی کاتی خۆتە وەڵامی بەڵام دوای ئەوە لە کوردستانی تورکیایە حرەکەیەکی جەماوەری دەستی پێکۆ کە لە شارەکان
ینی بە هەزاران خەڵک هاتووە سەر جادە و ئەمە تاریخێکی چەند ساڵ ئەمە بەردەوامە ئەمەیە کەوای لێکۆ حیزبی داد و گەشەپێدان ناچار بێ کە بە جۆرێک ئەمینە پیشان هەر چۆنێک بێ ئێمە ئەو دیو ئەبینین و ئێرەش ئەبینین و جیاوازەکە زۆرە بەوە ناکرێت کە بڵێ کرانەوەی هەر بخۆی ئەو قەنەعەتە فکریانی کە ئەمان هەیەە زۆر جیاوازە ئێستاشی پێوە بڵێ لەبەر ئەوە ینی ئەوە جیاوازی هەیە ئەوەی کە شتێکی تریش کە سەبارەت بەوەی کە ئیسلامی سیاسی بێوێ ینی داکۆکی لە چینێ بکە شتێکی وانە ینی ئیسلامی سیاسی ئەگەر هەر میسر وەربگرین بە سەدان ڕێکخراو هەیە کە لە خزمەتی هەموو چینەکانی کۆمەلگا بووە هەموو چینی چەساوە لە بەرەوە ئەوە بنەمایکی نییە کە تۆ بڵێ ئیسلامی سیاسی خۆی ئەوەکە بۆ جگەلەوەی کە تۆ نوسوسەکانی قورئان قسەکردنە لەسەر زۆرترین شتی باس لەوەیە کە چۆن تۆ داکۆچی لە مافی چەساوەکان بکەیت چۆن یارمەتیان بدەیت بەسی بەنسبەت نموزەجەکانەوە نمونونەکانەوە من خۆم پێشەوەی ئەو بیڵێ من ئەڵێم ئێمە کۆمەڵێن نموزەجی شکست خواردومان هەیە بەشێ لەو نموزەجە نمونە شکست خواردووانە پەیوەندی بەو بارودۆخەوە هەیە کە لە جیهانی ئیسلامیە ینی لە دۆخێکی ئاساییە نەهاتنی چێک لەمانە بڵێ بارمەتی خۆدێک پرسیاری کرد ئەو نموزجانەی کە تۆ بە شکست خواردوو دایانەی بە نمونە ئەفغانستان بەڵێ بۆ نمونە بناغی ئەم شکستە بەشێکی زۆری لەوێوەیە کە ئەم هێزا کاری لەسەر جێبەجێکردنی شریعەت کردو بەسەر تەواوی کۆمەلگا تو ئەتوانی پێم بڵێ کە ئیسلامی سیاسی مۆدلێکی سیاستکردن لە ناو ئاینە کار بۆ جێبەجێکردنی شریعەت ناکە ئێمە جارەوە بڵێم کە ئەوە هەمووی ئەوە پەیوەندی بە شریعەتەوە نیە ئێمە کاتێککە چینە سەر هەر ژینگەیەک ئەو ژینگەیە بە جۆرێک لە جۆرەکان جاری وا هەیە دابوونەریت عرف و عادەت و کۆمەڵ لەم شتانە تێکەڵ بە قەزایە فکری و مەسلەی شریعەتە کرێ لەبەرەوە قەزەی ئیشکردن بۆ ئەوەی کە ئیسلام و شریعەت ڕنگدانەوەی هەبێ ئەمە فعلەن کاری ئیسلامی سیاسی کارێکی سەرەکی ئەمەیە بەڵام لە تورکیا ئەمە ناکە وە لە مالیزیاش لە هەردوو لایکن لە هەردوو هەم لە تورکیا وە لە مالیزیاش ئەیکا بەڵام بە شێوازێکی تر بەو چوارچەوەی کە ئەڵێ فەتەقوا الله ما استطعتم لە چوارچەوەیە کە دەستوری ئەلمانیا ئەزانم ئەلمانیا ئەوان توانیانە لەو دەستورە ئەلمانیا ڕێگە بۆ ئەو مەفاهیم و مەبادیە ئیسلامیانە بکەنەوە چونکە ئیسلام خۆی چییە؟ ینی بەشێک لە ئیسلام ئەوەیە کە جۆرێک لە نەک جۆرە دادگەری تحقیق بک بەوەندەی کە ئەکرێت ئیسلامی سیاسی کار بۆ ئەوەکە کۆمەڵە لە مەبادی ئیسلامی کە شورا و عەدل و کۆمەڵە لەم بنەمار سەرێکیانە ئیشی بۆ ئەکا و باشکردنی ینی خۆشگوزەرانی خەڵک بەشێک نییە لە ئیسلام فلەقتەحەم العەقەبە فەک ڕەقەبە و ئیطعامی فی یەوم ذی مەسغەبە یعنی چەندین شتمانەیە کە خزمەتکردنی ئەوانە یعنی بۆ خۆی بەشێکە لە ئیسلام زۆر سپاس بامەکەت گەشتە من کاک موحسین ئەمە ئەوت لێ بپرسم کە سەرهەڵدانی دیکتاتۆریەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە دینجانی ڕۆژهەڵات ئەگەر دەستەواژەکەم ڕەهایی پێوە دیار نەبێ ئەوەندەی پەیوەندی بە دواکەوتوی هەلومەرجی کۆمەڵایەتی و ئابووری و سیاسی ئەم کۆمەلگایانە خۆیەوە هەیە ئەوەندە پەیوەندی بە دادی ئیسلامی سیاسیەوە نییە ئیسلامی سیاسی نەبووە پێشتر لە میسر و لیبیا و سووریا و عێراق دیکتاتۆری دروست کردووە بەقەدەوەی زمینەی کۆمەڵایەتی ئەم کۆمەلگایانە بۆ دیکتاتۆریی بەرەمێنەوە بۆ ئەم مۆرکە ئەبەخشی بە ئیسلامی سیاسی لە وڵاتێکی وەکو میسر نایبەخشی بۆ بوونی کۆمەڵایەتیە سیاسی دواکەوتوی کە کۆمەلگایەتی بەڵێ من نایبەخشم بە بوونی کۆمەڵایەتی زانی بۆ کاک ئومێد من وتم ئیسلامی سیاسی نوێنەری بۆژوازیە من ئەمە هەروەڵ فرسەن نەبوو زۆر تەوزیع من بەڵام ئیسلامی سیاسی وەکو حیزبێکی سیاسی وەکو ڕەوتێکی اجتماعی سیاسی نوێنەری بۆژوازیە کاک فاتی عەڵێ مەسەن ئێمە بۆ عەدالەت و بۆ دادگەری لە بەنی ئینسانە ئینەکەین بەڕای منەوە وانە لە ئیسلامە عەدالەت دادگەری بۆ ئیسلامە وابێ هەمووی ئەوانی تر خەڵکەکانی ترەمەی تەسلیم بن مەسەن لە کاتی محەممە و لە کاتی مەسەن خەلیفەکانە جزیان سندووە لە خەڵکی غیرە ئیسلام دواتر مەسەن بەشەر قەتڵ عام کراون بۆ ئێمە بەسم نامێ بچمە زەر ئەم بینە تاریخەکە جەدەلەکەمان لەسەرەوە نیە بەڵام من وتم وەکو بەشێک لە ینی نوێنەری سیاسی طبقەیەک چینێکە لە کۆمەلگا چینی سەرمایه‌دار و بۆژوازی ئەوەی کە لە وڵاتانە مەسەن مناڵم تەنها ئیسلامی سیاسی لێرە دیکتاتۆریەتە ئەوەی کە مەسەن ئەحزابە قەومیەکان مەسەن لە تورکیا لە عێراق لە میسر لە فڵان شو لە هەموو ئەمانە دیکتاتۆرین ڕاستەکەی بە بۆچوونی من ئەوەیەکە ئەم وڵاتانە بەلێکدانی من ئەوەیە کە ئەم وڵاتانە لە تەقسیمی ئیقتصادی دنیاە ئەمانە پیاڵەن ناوچەی هێزی کاری هەرزان ناوچەی هێزی کاری هەرزان یعنی چی مەسەن ئەگەر دیقەت بێت لە ئەوروپایە کرێکارێک من خۆم لە بەریتانیا ژاوە مەسەن لانی کەم بۆم نە 6 پاوەنە سەعاتێک بەڵام لەم کوردستانەیە مەسەن تۆ ڕەنگە کرێکارە سەعاتی دۆلارێ ناکە یعنی ئەمە جا سەرمایی ئەوروپی خۆی بە 1001 شێوە هاتۆتە هەموو ئەم دنیا بە تورکیا بە مالیزیا بە میسر بە هەمووی ئەم منتیقانە منتیقی هێزی کاری هەرزان
ئیسلامی سیاسیش و ئەحزابی قەومی و دەوڵەتە قەومیەکان هەر هەمویان وەکو نێرانی بۆرژوازی لەبەر ئەبێ هەلومەرجێکی سەرکوت لە منطقانەی حاکم بێ و نابێ ئازادیە بێ و نابێ نەقابە و یەکێتی کرێکاری بێ نابێ ئەحزابی کرێکاریە بێ نابێ خەڵک بتوانێت دیفاع لە مافەکانی خۆی بکە چینی کرێکار و چاوسەوای ئەم کۆمەلگایانە و بێ سەرکوت کراو بن ئەمەیە ئەو زەڕۆتەیکەوا کات دیکتاتۆرەکان دروزەکە بێ دیکتاتۆر من طبیعەت یەمان وایە ئەمە ڕەبتی بەو مووقعەتە ئیقتصادی و کەم وڵاتانە هەیەە و بۆرژوازی غەربیش دیفاع لەمەکە و ئیسفادە لەمەکە بەشێک لەو قازانجێ لێرە ئینتاجی بەوەرەمێت ئەچێتە گیرفانیوان و سەرمایەکانی ئەوان ئەمە حقەتێکە لەم وڵاتانە پێویستە دەوڵەتە بۆرژوایەکان ئیستیبدادین بمافیا ئیسلامی سیاسی بە قەومی بەهەمووینە بەڵێ زۆر سپاس کاک فاتح هەر بینێکە دەبێت لە سەقسەکان ئەتوانی بڵێ بەس من پرسیارێکم هەیە پرسیارەکەم ئەمەیە کە ئەو ڕخنەیە لە ئیسلامی سیاسی دەگیرێت ئەوەیە کە لە قۆناغی ئۆپۆزیسیۆنە باس لە کۆمەڵک مەبادی ئەەکەن کە ئاشنا سەر حکوم شتێکی تر جێبەجێگەن لە قۆناغی ئۆپۆزیسیۆنە باس لە ئازادی و لە دادپەروەری و لە یەکسانی کۆمەڵایەتی و لە کۆمەڵە ئەو شتانەکەن کە بەڕێز باسی کرد بەڵام کاچێتە سەر حکوم شتێکی تر نمونەی ئەمە حکمی یەکێک لە ڕێکخراوە میانڕاوەکانی جیهانی ئیسلامی کە ئیخوان موسلیمینە لە حکمی 6 مانگی وڵاتی میسرە مرسی دوایین قەراری ئەوەیە کە فەرمانەکانی لەسەر و دادگاوەیە نابێرخنی لێبژیرێ و کۆمەڵک بریایە لەو شەوەی دووکەنە ڕزایی گەورەی لە کۆمەلگا دروست کردووە وەڵامی بەڕێزی چیە؟ بەڵێ یەک دوو سەرنجی بچووک ئەڵێم و دوای دێمەوە سەر با بڵێن وەڵامی جەنابیشت ئێمە دیارە ئێمە پێشەوانی لە مەرجعیەتی فکریمانە ئەوە ژواکات کە جیاوازمی لە هەندێک شتە ئێمە قەنەعەتمان وایە کە خی گەورە ڕێزی هەموو مرۆڤەکانی گرتو و لەقەت کەڕەمنا بەنی ئادەم ئەو نمونانێک ئەو باسیەکە وەک خۆی وتی جێ باسکردنی نییە مەسلەی جزیەوانە ئەوە لە بەرەوەی جێ نیە مە قسەی لە نەکەین من قسەم هەیە لەسەری و ئەوەشمان هەیە کە مەتا ئیستعبەتم الناس وقد ولدتهم أمهاتهم أحرارا مرۆڤ بێ ئازاد بێت و ئازادی خۆی دەرببڕێ و نمونەی 1400 ساڵی ئیسلام بە هەموو ئەو شتانێک کە ئێمە پێمان خۆش نیە و تایە ڕوویداوە بەقەت 70 ساڵی سیستەمی کۆمۆنیستی نەبووە کە لە با بڵێن لە سۆڤێتا ڕوویداوە ئەو نەقەت و ئامیتیان نەکراوە مەسلەی ئۆپۆزیسیۆن یان ئیسلامیەکان کاتێک کە ئۆپۆزیسیۆنن بە شێوەیەک و کاتە ئەشن سەر دەسەڵات بە شێوەیەکی ترن من بەڕاستی ناڵێم بڵێم هەمووی هەر ینی یەک جۆرە بەڵام ئەوەی کە ئێمە ئەیبینین ئێستا کە تۆ نمونە دێنیتەوە بە میسر منەڵم ئێمە نابڵێن ئەوانەی کە لەو واقعا ئاژین پێویستەکە دەرفەت بدەن بە مرسیش و بە ئیخوانیش و با ئێمە شکستی ئەو حرەکە ئیسلامیمان بۆ دەربکەوێ حرەکەی ئیسلامی کە 70 ساڵە بانگ لەوەکە کە ئەتوانێت دەرفەتێکی باش بۆ کۆمەلگە بەڕەخسێنی و ئەتوانێت ئازادی مافەکان دابین بکە بە ئەوان نهێڵن 6 مانگ تەواو بکە بە دەرفەتی پێ بدەن 4 ساڵ ئەزمموی خۆی بکە بەنسبەت ئەو بارودۆخەی کە ئێستا لە میسری شاهەیە دیارە ئەوە ینی بەڕاستی قسە زۆر هەڵەگری ئەوان نیە بڵێ ببێتە دیکتاتۆر لە چەند ڕوویەکەوە لە ڕوویەکەوە ئێمە ئەزانین لە ئەو پاشماوەی کە نظامی پێش بەڵام با من نمونەت بۆ بێنەوە بارمەتی خۆت من نمونەت بۆ دێن یەک قسەکەم تاوا نەکردووە ئەتوانم مۆڵەت پێدەم قسەکە تاوکەم حکومەکانی مرسی لەم بۆوارانی خوارەوە خۆی بێنێتەوە یەکەمیان هەڵۆشانەوەی دادگا و دانانی کەسێک کە لەلایەن نووسیەوە تعین کراوە فەرمانەکانی مرسی مافی تعین لێدانی نێ لەلایەن دەستگای قەزایی و لایەن قەزای سیاسی و عسکەریش ئەنجومەنی ڕۆڵی ئەنجومەنی یاسادانان ئەبینی برادەکانی ئەمانە کۆکردنەوەی هەرسێ دەسڵاتەکە لە چون یەک پیاوە چیمان پێڵێ ئەوە ئەزای چیمان پێڵێ ئەوەمان پێڵێ کە لە میسرا دوای ئەوەی کە ئەو شۆڕشە ڕووی داوە تاوان ئەوانەی کە ئەوەی کە خۆیان پێڵەن فلول هەر لە هەموو دام و دەستگاکان ئاماوە مەگەر ڕەسەکانە نەما بێ و ئۆپۆزیسیۆنێکی ئەلمانیشمان هەیە کە بەداخەوە ینی لە وڵەی دووفاقەیەکی پێوە دیارە ئێمە خەڵکی میسر نزیکەی 20 میلیۆن یا زیاتر ئەبینین ئەچێتە دەنگدان ئەم محکەمەی دەستوریە بۆ سەرنجی نییە لەسەر ئەوەی یاسای هەڵبژاردن ڕێک بخە دوای ئەوەی کە سەرکەوتن بەدەستێنێ ئیسلامیەکان دوای فترەیەکی تر دێت ئەم محکەمەیە هەڵیەوەشێنێتەوە و دادگای بەڵێن جارێکی ئەلانێکی دەستوری مکەمەل ئەچێەوە ئەم پارتە بەتایبێت پارتە چەپ و ئەلمانیەکانی ئەوێ هیچ هەڵوێستێکیان نییە تەنانەت قەزا هەڵوێستی نییە لەمە کەواتە ئیرادەیەک هەیە لەوێ کە ناوێت ئیسلامیەکان دەسەڵات وەربگرن و ڕۆڵیان هەبێت لە کۆمەلگا لێرە ئەوانشی کە پەیوەندی بە میسریەوە جارێکی تر مەترسیەکی جددی هەیە لەسەر ئەوەی کە هەیئەی نووسینەوەی دەستور و شورا هەڵوەشێنرێتەوە و کاریش بۆ ئەوە بکرێن مرسیش لابرێ ینی ئەوجا ئیعلانی دەستوری مکەمەلی مرسی شتێکی هەتاهتایی نییە شتێکە بۆ 2 مانگە تا ئەو 2 مانگیدا بە دەستور بە دەستور زووتر تاوە بوو تاوەکو جارێکی تر بڵێن دەستگای یاسادانان کە پەرلەمانە هەڵ ئەبژێرێتەوە ئەم سەڵاحیەتانە شتێکی موقەت و کاتیە بۆ ئەوەی ڕێگە بگیرێ لەوەی جارێکی تر بگەڕێنەوە بۆ نقطەی 0
بۆ خاڵی سەرەتا بەڵێ. ینی ئەوەی ئەوانەی زۆر کەن سوپاس، زۆر سوپاس. دەستور لابن بەڵێ. و شورا هەڵەوەشێنەوە جارێکی تر وگوڵی خەڵکی میسر لە چیا بێ لە دەوامێک زۆر بێت سوپاس، و زۆر سوپاس. ئیشەکە گەڕێتە بۆ سەر کاک محسین هەندێک لە چاودێران پێیان وایە ئیخوان موسلیمین کە ئاچێتە سەر کورسی فەرمانڕەوایی میسر هێشتا هیچ ممارەسەیەکی سڵتەی سیاسی نەکردووە خەڵک بانگەوازی ئەوی بۆکەن کە بۆ بە دیکتاتۆر شکستێناوە لێ ناگەڕنەوەکو هەر وڵاتێکی دیموکراتی دنیا ماوەی 4 ساڵەکەی خۆی لە حکومڕانیە تەواوکە ئەو کاتە تەقیمی ئەوە بکەین ئایا ئەم هێزە ئازادی لە ناو بردی یاننا و خەڵکی بەختەوە کرد یاننا بەس لە وەڵام بیتەوە ناوبرێکمانەوە دوای ناوبرەکە وەڵامی پرسیارەکەم بیتەوە جەنابەت ئازیزانم خۆشەویستانم پرۆگرامەکەمان بەرداوامە بەڵام دوای ئەم ناوبڕە ئێوەی ئازیش ئەتوانن لە ڕێژمای تەلەفۆنەکانەوە سەرنج و بۆچوونەکانی خۆتان بگەێنن داواکارم لە هەموو ئەو هاوڕێ ئازیزانەی کە پەیوەندیمان پێوەکەن لە چەرچەوەی بابەتەکە سەرنج و پرسیاری خۆیان بگەن و بە خۆشحاڵیەوە جویان لێ دەگرین بینەری پرۆگرامەکەمان بن تا دوای ئەم ناوبڕە.